گۆرانی ژام کاتتان باش. بێن ئی کینگ لیریشی گۆرانی. بەنجمن ئێرل کینگ ناسراوە بە بێن ئی کینگ لە 1938 تاکو 2015 لە ئەمریکا ژیاوە. گۆرانی بێژ و بەرهەمهێنی گۆرانی بوو. کینگ زۆرتر بە گۆرانی لەگەڵمدا بە یان ستاند بای می ناسراوە. گۆرانێکی بەناوبانگی ئەمریکیە. جگە لەم چەند گۆرانێکی دیکەی گەلێک ناسراوی هەیە و لە چەند فیلمێکدا بەشداری کردووە. سترانی لەگەڵمدا بە لە 1961 تۆمار کراوە. چەند وێنەیەکی لەسەر یوتیوب هەیە و دەیان ملیۆن جار گوێیان لێگیراوە. دەتوانم بڵێم هەموو پێکەوە نزیکەی 1 ملیار جار گوێیان لێگیراوە. من ئەم لیریکەم لە جوڵای 2016دا وەرگێڕاوە. گەر لیریشێک هێندە ناسراو بێ وا بزانم ئەوە دێنێ کە بە سترانبێژ و گوێگری کوردی بناسێنم. ئێستا من وەرگێڕاوی لیریشی لەگەڵمدا بە بۆ ئێوە دەخوێنمەوە. لیریشی گۆرانی لەگەڵمدا بە بێن ئی کینگ. کە شەو بۆوە و دنیا تاریک، مانگ تاکە چرایە ئێمە دەیبینین. نەخێر من ناترسم ئەگەر تۆم لەگەڵدا بیت. ئەی نازدارم دڵەکەم لەگەڵمدا بە لەگەڵمدا بە. گەرە ئاسمانەی ئێمە چاومان لێیەتی، پێویست بوو بلەرزێ و بڕوخێ، یان پێویست بوو چیا هەڵبوەرێتە ناو دەریاوە. من فرمێسک ناڕێژم، نەخێر فرمێسک ناڕێژم، بەمەرجێ تۆم لەگەڵدا بیت. ئەی نازدارم دڵەکەم لەگەڵمدا بە لەگەڵمدا بە. هەر کاتێک گرفتت هەبوو ئەی تۆ لەگەڵ مندا نابیت، لەگەڵمدا بە لەگەڵمدا بە.